بتلێکی نازام لە شوێ هێنا ئەو بتلە شوشەی شرقەی لێوەنا بەعادی دادا لەگەر دەنجی بەعادی کەوتنەکەی من ئاورمدایەوە کە ئاورمداوە ملی شوشەکەی گربوو لەوانەی خۆیدا بەس هەمووی کە تا غاریدا سەرێ ئەو دوسێ زاری لە خۆیدا و ئەتر نازانم خۆی بەعادی دادا و بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لە بەردەم سەرۆکاتی دادگای هەولێرم دیارە کەمێک لەمە و بەرکەسێک لە بەردەم دادگای هەولێر هەولی خۆکوشتن دەدا بە شوشە چەند جارێک لە ملی خۆی دەداتن و برینداری دەکات و دواتر دەکەوێتە سەرزەوی. من شاید حاڵێکم لەگەڵا کە ئەو لێرە دیمەنەکانی بینی و ڕووداوەکەی بینی و مام ئیسماعیل سلااو دەبی مام ئیسماعیل ئەگەر بێت ئێرە سپاس دەکەم زۆر سپاس دەکەم پێم بڵێ بەڕێستان چیتان بینی ڕووداوەکە چۆن بوو؟ ڕووداوەکە ئێمە لێرە مڕازی ناو مەحکەمەی بوون و ئەمن ئینتیزار نەفەرێک دەکەم و لێرە ئەویش لێرە دەهات و دەچووە منیش هەر داهاتوین دەچوین لەسەر ئەو سەکۆیە و ئەتر وەختێک هەر بۆ خۆی نازانم قسەی دەکردنەوە هەندێک قسەشی لەگەڵم کرد من لەبەر عەرەبی نازانم تێ نەیەگەیشتم عەرەب بووەوە ئەتر سەر بە خۆک و حەماسەتێک نازانم شتێک گرتی دەستی کرد بە هاوارێک بە دەنگێکی بەرزاوە ئەتر ئەمیش هەر داهات دەچووین لێگەڕام وەختێک چۆوە پشت منەوە لە پشت من بتلێکی نازانم لە شوێ هێنا ئەو بتلە شوشەی بپسی وەزمە هیم شوشە و بپسی و شەربەت و نازانم شرقەی لێوەنا بەعادی دادا لەگەر دەنجی بەعادی کەوتنەکەی من ئاورمدایەوە کە ئاورمداوە ملی شوشەکەی گربوو لەوانەی خۆیدا لە ملی خۆیدا ئەتر کە ملی خۆیدا شتەکان تەرجمنەوە بوون ئەوە تەوالی ڕاوەستان برێنەوە گوتمان کاکە ئەو زەلامەوە دەیەوێت خۆی بکوژە نازانم چ بکە ئەتر ئەوانش غاریاندا سەرێ بەس هەمووی کە تا غاریدا سەرێ ئەو دوسێ زاری لە خۆیدا و ئەتر نازانم خۆی بەعادی دادا و کەوتە پشت ئەو سیارە سپێ و کەسی پێ نەچوو لەگەر بێت چکایە کەس نە دەنجی هاتوو نە کەسی من نەمدی لە دەورەی بێت پێ نەچوو نابێت کەسی لەگەر بێت کەسێک دەنجی لێوە نەهادیان برێ ئەوها و بەس شورتەکان هەریان گرتەوە و تەلەفۆنیان بۆ ئەمبڵاس کرد و هات باری کرد و دیانە خەستەخانە ئەمبولانس زوو گەیشتێرە باش لەو قەرەبارغی هەروە دەبێت باشوتت قسەی لەگەڵ خۆی دەکردیان بە تەلەفۆن بە تەلەفۆن نەبوو ناوەڵە هەر سەر بخواوە کو دەبینی هەیە حەماسە دەگرێت لەگە خۆی قسە دەکە ئەوە ئەتر نازانم دەیگوت ئەو هەم لێ بەسەرات و نازانم تر وەزعی چ کێشێکی هەبوو بەخوای نازانم لەبەرەوەی تێی نەیەگەیشت دەنا قسەکانی بەدەنجی بەرز دەکرد بەس کە تێینەکەم نازانم چێ بووت. بینەرانی پایتەخت میدیا پێم خۆشە دیمەنەکانی شوێنی ڕووداوەکەتان بۆ بگوازمەوە دیارە بە دیاریکراوی ڕووداوەکە لەم شوێنە ڕوویداوە. من قسەم لەگەڵ بەڕێوەبەراتی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر کرد ئەوان بە پایتەخت میدیان ڕاگەیاندکەوە ئەو کەسێکەوە شوشەی لە ملی خۆی داوە تاوەکو ئێستا گیانی لەدەست نەداوە بەشێکی زۆر لە میدیاکان بەم شێوەیە بڵاویان کردوتەوە کە لە بەردەم سەرۆکاتی دادگای هەولێر کەسێک گیانی لەدەستداوە یاخود کەسێک خۆی کوشتووە بەڵام ئەوان ئەم هەموو ئەو هەواڵانەیان ڕەت کردەوە بە پایتەخت میدیان ڕاگەیاندکەوە ئەم کەسە لە ئێستادا لە ژێر چاودێرێک چڕی پزیشکیدا و چارەسەری پێویستی بۆ کراوە لە ئێستادا ئەوان هەوڵ دەدەن پەیوەندی بە کەسوکاری ئەم کەسەوە بکەن و بۆ ئەوەی بەهانەیەوە بچن. هەروە پایتەخت میدیا ئەوەشی زانیوەکەوە ئەو هاوڵاتیە بە ڕەگەس عەرەبە دانیشتووی شاری مووسڵە ناویشی عەبدوڵڵا ئەحمەد عەبدوڵڵایە تەمەنی هەندێک لە شاید حاڵەکان دەڵێن لە بینی 25 بۆ 30 ساڵ دەبێت بەشێکیان دەڵێن لە 20 ساڵ بۆ 25 ساڵ دەبێت بۆ تەمەنەکە ئیگلا نەبووتەوە بەڵام ئەگەر هاوکارەکەم یارمەتی دەربێت لەگەڵ من ئەمە پاشماوەی ئەو خوێنەیە کە لێرە ڕژاوە خوێنێکی زۆری لەبەر ڕۆیوە شوێنەکە شۆردراوە دوای ڕووداوەکە بە دیاریکراویش ئەگەر بیبینن ئەمە هەموو پاشماوەی ئەو خوێنەیەکەوە کەسەکە لەسەر ئەم قادرمانە هەولی خۆکوشتنەکەی داوەوە پارچە شوشەکانیش دیارە ئەوەی ئێمە لە شاید حاڵەکان وەرمانگرت ئەوان باسی ئەویان کردکەوە ئەم کەسە شوشەیەکی هەر لەم ناوە هەلگرتوتەوە دواتر ئەمە چونکە پاشماوی شوشەکانە لەم شوێنە شوشەکەی شکاندووە چەند جارێک لەسەر یەکتر داوێتی لە ملی خۆی ینی بەم شێوەیە کە باسی دەکەن بە تیژی شوشەکەی لە گەردنی خۆی داوە و خوێنێکی زۆری لەبەر ڕۆیشتووە دواتر کەوتوتە سەرزەوی و هەست و خستی نەماوە پاش ئەوەکەوە کارمەندانی پۆلیس کە لە نێو سەرۆکاتی دادگای هەولێرن هاتوون بەهانایەوە هاتوون خێرا پەیوەندیە بە ئەمبولانسەوە کردووە ئەمبولانس گواستوێتیەوە بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر و لەوێ چارەسەری پزیشکی وەردەگرێت بێگومان ئێمە بوو ڕاستی دروستی بابەتەکە بۆ ئەوەی دڵنیا ببینەوە لەوەی کەەوە ئاخوگیانی لەدەستداوە یان نا پەیوەندیمان بە بەڕێوەبەراتی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێرەوە کرد ئەوان ئەوەیان پێ ڕاگەیاندم کەەوە نەخۆشەکە لە ئێستادا لەوێ و چارەسەری پزیشکی وەردەگرێتن و بڕیارە پاشکەمێکی تر نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر ڕاگەیەندراوێکی لەم بارەیەوە هەبێت.